قەیرانی دارایی گەشتۆتە کۆتایی. جەنگی داعش نەماوە. بەغداش دەستی بە ڕەوانەکردنی بودجەی هەرێم کردوتەوە، بەڵام تا ئێستا بار و گوزەرانی خاوەن پێداویستیە تایبەتەکانی هەرێمی کوردستان وەک خۆیەتی و بگرا بەرەو خراپتریش دەڕوات. بەم هۆیەشەوە ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان کەمپینێکیان ڕاگەیاند و داوا لە خێرخوازان و دەوڵەمەندان دەکەن کە بەهانایەنەوە بێن و هاوکاریان بکەن. ئاشکرایە کە کەمەندامان لە بارودۆخێکی تەواو ناشایستەدا ژیان ئەگوزارێنن. ئەمە سەرڕای ئەوەی کە ژمارەیەکی زۆریان بە هۆی لیژنە و لیژنەکاری لە نێوان هەردوو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی تەندروستیدا لە ئێستادا موچەکانیان ڕاگیراوە. هەر بۆیە ڕێکخراوەکەمان وەک ئەرکێکی مرۆڤانە و پیشەیانەی خۆی هەستاوە بە ڕاگەاندنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاریەکانی ئێوەی خێرخواست، پاشان دابەشکردنی بەسەر کەمەندامانی هەژار و موچەبڕەواندا بە ئامانجی ئەوەی کە کەمەندامانی وەک هەر کەسێکی ئاسایی ژیان بەڕێ بکەن و شکۆ و کەرامەتیان پارێزراو بێت. ماوەتەوە بڵێن ژمارەیەکی زۆری کەمەندامان چاوەڕێی هاوکاریەکانی ئێوەن. دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتایی دروستبوونیەوە تا ئێستا بە بڕی زیاتر لە 9 ملیارد دینار هاوکاری خاوەن پێداویستیە تایبەتەکانی کردووە. ئەوانیش سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن و داواکارن دەستگا خێرخوازەکانی دیکەش چاو لە بەخشین بکەن. بەرپرسی گشتی دەستگای خێرخوازی بەخشینیش بەڵێنی هاوکاری زیاتری خاوەن پێداویستیە تایبەتەکان دەدات. سوپاسی ئێمە هەموو ئەو لایەنانە ئەکەین کە هاوکاری کەمەندامانەکەن بە تایبەتی بۆ ئێمە بەرنامەی بەخشین هاوکاری کردوین لە ڕابردووە بە زیادارین ئەم ساڵ تیشێکی زیاتر بخاتە سەر و کەمەندامانی کە موچیان بڕاوە و داوا لە هەموو ڕێکخراوە خێرخوازیەکانەکەم کە ئەم جارە بۆ ئەم کەمپینی کەمەندامان تۆزێ خێراتر بەدەنگەوە بێن لەبەروی کۆمەڵی خەڵکی زۆر موچەی بڕاوە و موچەکانیان بەناحەق بڕاوە. کەم ئەندام ئێمە لە پرۆژەکانمانە بەشێکی بەرچاو ئەساسی داگیر ئەەکەن ساڵانەکە یارمەتیانە دەین هەتا ئێستا لەم دەستگای ئێمە بە گوژمەویان بە بڕی زیاتر لە 570 ملیۆن دینار ئێمە یارمەتی کەم ئەندامانمان داوە. کەم ئەندام وەک ئەوەی کە لە شولاری کەم ئەندامە وەکو نابینایە نابیستە وەکو ئەوانەی کە عەرەبانی شەحنمان ناوە پێیان کۆی ئەوانەی کە لە ئێمە سوودمەند بوون ژمارەیەکی زۆر زۆرە بە بڕی 570 ملیۆن دینار زیاتر لە ئێمە سوودمەند بوون و ئەم ساڵیش 200 کەم ئەندامان هەیە، 100 لێرە و 100 لە هەولێر کە دڵنیاین ژمارەکە زیاترە بێ ئینشاءڵڵا لە پرۆژەکانە. خاوەن پێداویستیە تایبەتەکانی هەرێمی کوردستان بەراورد بە موچەخۆران خاوەنی کەمترین موچەن، بە جۆرێک موچەیان لە نێوان 100 بۆ 150 هزار دیناردایە. بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم 9 موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکان قەرزارە. ئەمە بەدەر لەوەی کە بە بیانووی پێداچوونەوە بە لیستی کەمەندامان سەدان کەس بێ موچە کراون و تا ئێستا مافەکانیان بۆ نەگەڕاوتەوە کە وەک خاوەن پێداویستیە تایبەتەکان خۆیان باسی دەکەن ئەگەر هاوکاری دەوڵەمەندان و دەستگا خێرخوازیەکان نەبێت ژیانیان یەکجار سەخت دەبێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.